گروپی مۆسیقای مەولەوین گروپەکە لە سەردەستی چەند گەنجێک دامەزراوە و بە شێوازێکی سەربەخۆ بە پشتبەستن بە تواناکانی خۆیان دەیانەوێت بەرهەمە هونەریەکان پێشکەش بە هەوادارەکانیان بکەن. ئێمە وەکو گروپی موزیکی مەولەوی لە 19 ساڵی 2021 دامەزراوین. نزیک بە 3 ساڵە بێ کار و چالاکیمان لە شاری هەڵەبجە کردووە. جیا لەوە بڕیارماندا کە لەم ساڵدا کۆنسێرتێکی تاوە جیاوازکەین بۆ ئەو هەوادارانی کە چاوەڕێی ئێمە بوون و گوێگری ئێمە بوون. بۆیە لە کۆتاییدا بڕیارم کۆنسێرتەمانیە. گروپەکە لە ژمارەیەک لە پڕان و کچانی میوزیکژن پێگاتووە. پێشتر فێرخواز بوون و ئێستاش تواناکانی خۆیان نمایش دەکەن. من ماوەی 2 ساڵە لە گروپی موزیکی مەولەویم و گروپێکی تازەیە ینی بۆ شاری هەڵەبجە و بە ئەمێری سێتارمان هەیە لەگەڵ سنتور و وەدەف و ئەمڕۆ لێرە بووین تاوکو کۆنسێرتێکم بەدڵی ئێوە و بەدڵی خۆشمان پێشکەش بکەین و بەچەند ئیشێکی بەڵێ بەشی خۆی ئاستەنگ هەیە بەڵام ئێمە زاڵە بین بەسەر ئەو ئاستەنگانە بە هاوکاری دایک و باوکمان و زۆر لێرەوە زۆر سپاسیان ئەەکەم و هیوادارم هەر کچێکی شارەکەم کە ئەوە حەز خولیەیەکی هەیە کۆڵ نایات و بیر لە هیچ شتێکی کە نەکاتەوە تەنیا ئەوە نەبێت کە بە ئامانجەکەی خۆی بکات. جانگیر جەلال میوزیکژنێکی دیاری هەڵەبجەیە و پێشتر ڕاهێنانی بە بەشێک لە ئەندامانی گروپەکە کردووە. دەڵێت توانەکانیان لە کۆنسێرتەکەدا جێگەی خۆشحاڵین. چەند خۆشە مرۆڤ سەمەرەی باخەکەی خۆی بچنێتەوە. ئەمڕۆ بە بینینی ئەم هەموو گەنجە جوانە بەڕاستی شاد بووم، گەنج بوومەوە، یعنی چوومەوە زەمنێک کە خۆم دەسمدا بۆ مۆسیقا. کارێکی جوان و ناوازیان پێشکەشکردین، کارێکی زۆر پێفێک بوو، زۆر مۆسیقی زۆر هونەری بوو، دەستخۆشیان لێ یەکەم سەربەرز بن ئینشاڵڵا. ئاوازە فۆلکلۆریەکان و میوزیکی ڕەسەن تا درەنگانێکی شەو پێشکەش بە ئامادەبووان کران. لە نێو بەرهەمە هونەریەکاندا چەند بەرهەمێکی شاد هەبوون. هاوکات گروپەکە ڕێزیان لەو کەسانە گرت کە دەستگیرۆییان کردوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.